ئاینێک نەتوانێت ئەم دنیای خۆش بکات ڕاز ناکات ئەگەر بڵێت ئەو دنیاتان بۆ خۆش دەکەم. پێم خۆشە بە پێخاوسی و بەدەم پیاسەکردنەوە بیر لە خوددا بکەمەوە، نەک لە مزگەوت دابنیشم و بیرم لای پێڵاوەکانم بێت. عەلی شەریعەتی ئەو کەسە بوو دوژمنەکانی کتێبەکانیان قەدەغە کرد بۆ ئەوەی شۆڕش دروست نەبێت، شوێن کەوتوەکانیشی فکرەکانیان دەشاردەوە بۆ ئەوەی بند نەکرێت. کۆنەپەرست و ستەمکاران بە شێوەیەک لە نووسین و بۆچوون و فیکرەکانی تۆقی بوون تا ئەو ڕادەی محەممەد ئەنساری دەنووسێت بۆ حکوومەتی شاهنشایی و زەعفەری مەسەبی ئێران، بۆ هاوڵاتیانی ڕەسەن و خۆشەویستی شیعی ئێران، بۆ گەورە پیاوانی حەوزە ڕوحانیەکەی ئیسلام ئاگادارتان دەکەینەوە و مەترسی ڕادەگەێنین کە پێش 1000 ساڵەوە تاوەکو ئێستا مێژووی ئیسلام و شیعە کەسایەتیەکی پڕمەترسی و دوژمنێکی بێباکتری لە چەشنی شەریعەتی بەخۆیەوە نەبینیوە و پێ ناچێت شتێکی ئەوهاش بەخۆیەوە ببینێت. بۆیە داوا لە هەموو دڵسۆزانی ئیسلام دەکەم دەنگ و سەدای عەلی شەریعەتی بنبڕ بکەن. عەلی شەریعەتی لە مازینان کە سەر بە شاری مەشهەدا لە ساڵی 1933 لە خێزانێکی خواناز لەدایک بووە. باوکی پیاوێکی زیرەک و مامۆستای زانکۆی مەشهەد بووە. شەریعەتی پاش ئەوەی دەچێتە زانکۆی مەشهەد و لە بەشی ئەدەبیاتی فارسی دەخوێنێت، هەر لە هەمان ساڵدا لەگەڵ یەکێک لە هاوپۆلەکانی بە ناوی پوران هاوسەرگیری دەکات. بەهۆی ئەوەی لەسەر ئاستی بەشەکەی خۆیدا یەکەم بوو، بۆیە بۆ وڵاتی فەڕەنسا بە مەبەستی تەواوکردنی خوێندن نێردراوە. لەوێ دەستی کردووە بە خوێندنی زانستەکانی کۆمەڵناسی و مێژووی فەرهەنگی ئیسلام. هەر لەوێش بە مامۆستا گەورەکانی وەک ماسینۆن، گوریچ، سارتەر و گەلێکی تر ئاشنا بووە و سوودی لێوەرگرتوون. پاشان دکتۆرا لە کۆمەڵناسی و مێژووی ئاینەکان وەردەگرێت و دەگەڕێتەوە بۆ وڵاتی ئێران و لە زانکۆی مەشهەد دەبێتە مامۆستا. هێزی قسەکردن و نووسینی دکتۆر شەریعەتی هێندە کاریگەر و جێگای سەرنجی بیسەران و خوێنەران بووە تا ئەو ڕادەیەی 50,000 خوێنکار ناویان لەوانەکانیدا تۆمار کردووە. هەروەها تەنها لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوو کۆی ئەو نووسینانەی کە چاپ و بڵاو کراونەتەوە گەیشتووە بە 15 ملیۆن دانا. بەناوبانگترین کتێبەکانی ئیسلام ناسی، نیشنەوە لە بیابان، گەڕانەوە بۆ خود، ئاین دژی ئاینە. شەریعەتی چونکە خوێندنەوەیەکی نوێ و تەفسیرێکی جیاوازی بۆ ئاین کرد، چونکە پەیوا بوو ئەو باوەڕەی لە ژیان سوودی بۆ مرۆڤ نەبێت ئەوە دوای مردنیش سوودی بۆی نابێت، چونکە فیکرەکانی لە ئیلهامی ئاشتی و لێبوردەیی و ئازادیەوە موتوربە ببوون، بۆیە توانی ڕوئیای زۆرێک لە بێباوەڕان و نووسەران و ڕۆشنبیران بەرامبەر ئاینی ئیسلام بگۆڕێت. ئەو بیرمەندە دەیگوت دەبێت لە ڕوانگەیەکی ترەوە بڕوانینە ژیان، ئەم ڕووی ئێستاکەمان دووبارەیە. شەریعەتی شۆڕشی فکری بەڕزگارکەری مرۆڤایەتی دەزانی، هەر بۆیەشە قەڵەمەکەی لە بەرامبەر کۆنەپەرست و ستەمکاران وەکو ئەسب دەیحیلاند. ئەگەرچی دەسەڵاتداران چەندین جار لەسەر بۆ چوونە بوێرەکانی شەریعەتیان خستۆتە بەندینخانەوە، بەڵام ئەو دەیگوت کەسێک لە ناخیەوە ئازاد بێت هیچ کات زیندان دیلی ناکات. لە کۆنفرانسێکدا گەورە فەیلسوفی سەدەی 20م ژان پۆل سارتر دەڵێت شەریعەتی ئەستێرەیەکە لە ئاسمانی ڕۆژهەڵاتەوە هەڵدێت. تەنانەت هەر سارتەر گوتوویەتی ئەگەر باوەڕم بە خوددا هەبوایە ئەوە ڕێبازی عەلی شەریعەتیم هەڵدەبژارد. ئەو نووسەر و هونەرمەند و ڕۆشنبیر و گەورە پیاوانەی لە مێژووی مرۆڤایەتیدا گۆڕان خواز بووینە، هەمیشە بۆ ستەمکار و کۆنەپەرستان گەورەترین بەڵابوون. عەلی شەریعەتی نمونەی ئەو جۆرە گۆڕان خوازانەیە و هەمیشە بۆ چوونەکانی ترسی خستۆتە دڵی پیاوانی سیاسی و ئاینی. ئەوە تا لە بەرامبەر پیاوە خۆ بە پیرۆززانەکان دەڵێت لە ژێر ڕیشەوە هەزاران تاوان دەکەن، بەڵام بەزەین بە ئافرەتێکدا دێتەوە کاتێک بێڕەوشتێکی لێ ئاشکرا دەبێت ڕیشی نییە پەیدا پۆشێت. یاخود دەڵێت کۆمەنیستەکان 70 ساڵ دژایەتی ئاینیان کرد کەچی بەقەت 7 ساڵی حیزبە ئیسلامیەکان نەیانتوانی ئیسلام لە پێش چاوی خەڵک ڕەش بکەن. لە بەرامبەر پیاوانی سیاسیش دەڵێت جەنگاوەرەکان خۆیان فیدا دەکەن و جەنگەکان دەبنەوە، کەچی شانازیەکە بۆ کەسانێکە کە هەرگیز مەیدانی جەنجیان نەبینیوە. تەنانەت شەریعەتی باوڕی بە شۆڕشەکانی ژنە بووە و پێی وایە شۆڕشەکان بێسوودن، میلەت لە زۆرداریەوە بەرەو تاریکی دەبن. شەریعەتی بەرگری کارێکی سەرسەختی ژنانیش بوو. ئەوە تا لە وتەکانیدا دەڵێت ئەوانەی کە دەڵێن ژن بێهێز و بێعەقڵە، ئەگەر وایە ئەی بۆچی خوددا ماڵەکەی خۆی لەسەر گۆڕی هازر دروست کرد؟ ئێمەی پیاو خۆمان ئافرەتەکانمان کوێر دەکەین،
دواتر لێیان دەپرسین ئەرێ ئێوە بۆ کوێرن. شریعەتی بە شێوەیەک مەستی بیرکردنەوە و تێگەیشتن بوو تا ئەو ڕادەی پێیوا بوو هەژاری ئەوە نییە شەوێک بەبێ خواردن بەسەر ببەی، بەڵکو هەژاری ئەوەیە ڕۆژێکی ژیانت بەبێ بیرکردنەوە تێپەڕێنی. شریعەتی پاش ئەوەی لەلایەن حکوومەتی ئەوسای ئێران فشارێکی زۆری لەسەر بوو، ئیدی لە ساڵی 1977 بەرەو بەریتانیا کۆز دەکات و هەر ئەو شەوەی دەگاتە لەندەن بۆ بەیانەکەی کۆچی دوایی دەکات. بەڵام چونکە لە شوقەکەی بەتەنها دەبێت بۆیە کەس بە مرنەکەی نازانێت و پاش 3 هەفتە تەرمەکەی لە شوقە دەردەهێنن. لە راپۆرتی پزیشکی نەخۆشخانەدا ئەوە هاتووە کە بەهۆی جەڵدەی دڵ کۆچی دوایی کردووە. بەڵام هەندێک پێیان وایە لەلایەن دەستگای ساواک کە دەستگایەکی مخابەڕاتی حکوومەتەکەی ڕژێمی شای ئێران بوو بەدەستێکی نهێنی ژیانیان وەستاندووە. ئەمەش تەنها گومانە و تاوەکو ئێستاش هیچ بەڵگەیەکی سەلمێراو لەسەر ئەم بۆچوونە نییە. بەڵام حکوومەتی ئەوسای ئێران ڕێگەی نەدا تەرمەکەی بۆ وڵات بگەڕێتەوە، بۆیە هاوڕێکانی لە وڵاتی سووریا بە خاچی دەسپێرن. لە کۆتاییدا ئەم پرسیارانەی شریعەتی بۆ ئێوە جێدەهێڵین: ژیان چییە؟ ئەگەر ژیانە بۆ دەمرین؟ ئەگەر مەرگە بۆ دەژین؟ ئەگەر خەندەیە بۆ دەگرین؟ ئەگەر گریانە بۆ پێدەکەنین؟ ئەگەر عیشقە بۆ پێی ناگەین؟ ئەگەر عیشق نییە بۆ عاشق دەبین؟ امانت خواب خویش را بر دوش بنی آدم نهاده ای، تو که همه پیامبرانت را برای تعلیم کتاب و تحقق عدالت مبعوث کرده ای، تو که عزت را از آن خود میخوانی و از آن پیامبران خود و از آن انسانهایی که ایمان دارند. ما انسانیم، به تو و پیام پیامبران تو ایمان داریم. آزادی و آگاهی و عدالت و عزت را از تو میخواهیم. ببخش که سخت محتاجی و دردناکانه تر از همه وقت قربانی اسارت و جهل و ذلتی. ای خداوند مستضعفان، تو که اراده کرده ای تا بر بیچاره شدگان زمین منت نهی و توده های محکوم ضعف و محروم از حیات را که در بند کشیدگان تاریخ و قربانیان ستم و غارت زمان و مبغوضان دوزخ زمینند به رهبری انسانشون برکشی و به وراثت جهانشون برداری. اینک هنگام در رسیده و مستضعفان زمین وعده تو را انتظار میکشند. ای مظهر غیرت، مستضعفان زمین در این زمان تنها پرستندگان تو است. ای خداوند، تو که همه فرشتگانت را در پای آدم به سجده افکندی، اینک نمیبینی که بنی آدم را در پای دیوان به خاک سجود افکندند؟ آنان را از بند عبودیت بت‌های این قرن که خود تراشیده ایم به بندگی آزادی بخش عبودیت خویش آزادی ببخش. ای خداوند، اونها که به آیات تو کفر می‌ورزند و پیامبران تو را به ناحق می‌کشند و نیز مردانی را که از مردم برخاسته و به عدالت و برابری می‌خوانند نابود می‌کنند، بر جهان مسلطند.
به عوام ما علم آگاهی، به مؤمنان ما روشنایی، به روشنفکران ما ایمان و به متعصبین ما فهم و به فهمیدگان ما تعصب و به زنان ما شعور و به مردان ما شرف و به پیران ما آگاهی و به جوانان ما اصالت و به اساتید ما عقیده و به دانشجویان ما نیز عقیده و به خفتگان ما بیداری و به بیداران ما امید و به مبلغان ما حقیقت و به دینداران ما دین و به نویسندگان ما تعهد و به هنرمندان ما درد و به شاعران ما شعور و به محققان ما هدف و به نومیدان ما امید و به ضعیفان ما نیرو و به محافظه‌کاران ما گستاخی و به نشستگان ما قیام و به راکدان ما تکان و به مردگان ما حیات و به کوران ما نگاه و به خاموشان ما فریاد و به مسلمانان ما قرآن و به شیعیان ما علی و به فرقه های ما وحدت و به حسودان ما شفا و به خودبینان ما انصاف و به فحاشان ما ادب و به مجاهدان ما صبر و به مردم ما خودآگاهی و به همه ملت ما همت و تصمیم و استعداد فداکاری و شایستگی نجات و عزت بده. ای خدای کعبه، این مردمی را که همه عمر هر صبح و شام در جهان رو به خانه تو دارند، رو به خانه تو میزیند و رو به خانه تو میمیرند، این مردمی را که بر گرد خانه ابراهیم تو طواف میکنند، قربانی جهل شرک و در بند جور نمرود مپسند. و تو ای محمد پیامبر بیداری و آزادی و قدرت، در خانه تو حریقی دامن گستر در گرفته و بر سرزمین تو سیلی بنیان کن از غرب تاختن آورده و خانواده تو دیریست که در بستر سیاه ذلت به خواب رفته، بر سرشان فریاد زد، بر سرشان فریاد زن قم فانذر، بیدارشان کن. و تو ای علی، ای شیر، مرد خدا و مردم، رب النوع عشق و شمشیر، ما شایستگی شناخت تو را از دست داده ایم، شناخت تو را از مغزهای ما بردن، اما عشق تو را
علی رغم روزگار در عمق وجدان خیش، در پس پرده های دل خیش همچنان مشتعل نگاه داشته. چگونه تو عاشقان خیش را در خواری رها می کنی؟ تو ستمی را بر یک زن یهودی که در ذمه حکومتت میزیست تاب نیاوردی. و اکنون مسلمانان را در ذمه یهود ببین و ببین که بر آنان چه میگذرد. ای صاحب اون بازو که یک ضربش از عبادت دو جهان برتر است. ضربه دیگر. ئەگەر ئەم ڤیدیۆت بەدڵ بوو بیرت نەچێ لایک بکە و کۆمنت بنووسە و بۆ ئەوەی بەردەوام ڤیدیۆکانمان ببینی سەبسکرایبی کەناڵی کورتپۆست بکە.